مامۆستا چاوەکەم گوتم لەبیرم نەکەن ها عقل پاشی عقیدان و مرخازن سقیمت نینە لە دنیا ئەمزاری نازانی هونەرمەندێکم بمریتن یان ئەوە ببیتن نازانی کێ خۆ لێ بکەتە ساحیب لە پێزەرەکەی بە خێراتنی میوانانکە عقل پاشی عقیدان و مرخازن سقیمت نینە لە دنیا یادگاریەکانمان لەگەڵ حاجی یادگار کۆتایی نایە بەر لەوەی ئەمجارە بتبینم دەچم بۆ گەڕەشی خانەقا و لەگەڵ پەیکەرسازێکی هونەر جوانەکان دەگەڕێم و خانوە ڕووخاوەکەی ماڵی باوکت دەدۆزمەوە لە قڕ و دیوارە ڕووخاوەکان پەیکەرێکی وەک خۆت چست و چالاک دروست دەکەین بەر لەوەی ئەمجارە بتبینم دەچمە قەیسەری هەولێر و لای دوکانەکەی حاجی یادگار ڕانک و چۆ خەرێک بەڕادان دەدەم و دێمە سەر گۆڕەکەت باسی ئەو ڕۆژانت بۆ دەکەم کە بە سیاسەتی جوانی خۆت هونەرێکی باڵات لە سەردەمێکی ستەم باڵادا پێشکەشی هونەری کوردیت کرد بەر لەوەی ئەمجارە بتبینم تەلەفۆنێک بۆ مامۆستا سەعدون دەکەم و هاوڕێ هونەرمەندەکانت ئاگادار دەکەمەوە دەیان بم بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک و دیمەنێک لە هەبوو نەبوو وێ نەدەگرین بەڵام ببوورە کەسیان زادی ئەوە ناکەن ڕۆڵی عەزەی قۆڵبڕ ببینن بەر لەوەی ئەمجارە بتبینم دەچینە لای هۆڵە ڕووخاوەکەی گەل و هەرچی تیڤی و سایت و کەناڵ هەیە بانجیان دەکەم بە دەنگێکی بڵند هاوار دەکەم تاقە یادگاریەکانی شار و حاجی یادگاریان لەناو برد وعلى دانشجا مقصدهم يعني دكتور جميل هو ده بشيتك ها هاي الشيتي لا بعد الشيتي هذا ترى يا خمرنا وعلى بلدنا حتى عشتنا لك الشيشة ترى بدا وعلى بلدنا هو لك نخوابي حاتي وتعرف ما الاخوان كده شمينا كي ولا هي الشيء ها استغفر الله بابا كم رجوع بو موات وشيتني بس ديار عمل الشيت بوي ما سوزانم برو سري خود دبينيو ها اقصدن دكتوري دبينيو برو چلو پێ سار پێکەوە ئەمە هەتا ئێستا دڵمان لێک دینشکایە هەتا ئێستا توانیتی کە پیاوی ڕۆژە لێ قەومانێژ بوو هەر تەعزیەک بە ئەو لە پێش دەرکەی ڕائەوەستا ئەگەر هونەرمەند بابێ هونەرمەندی باداچێ هونەرمەندی با ئەو خۆی لێ کردە ساحێب یعنی ئەو زارەی نازانی ئەمزاری نازانی هونەرمەندێکم بمریتن یان ئەوە ببیتن نازانی کێ خۆ لێ بکەتە ساحیب لە پێزەرەکەی بە خێراتنی میوانانکە کاک سەلام تقریبا نزیک 55 ساڵەمە برادری کاتی خۆی تیپەکە بوو لە جێی یەکێتی نووسەرانی کوردی هەولێر ئێستا بەرامبەری مەکتەبی جمهوری ئەوە سەربەنی قابەی کرێکارانی هەولێر بوو ئەمزە کاک سوبعی کۆیە ڕەحمەتی و مەزبوعەک بوون کاک سەلام و زۆر بوون ئەوان برێ ئەماش لە تیپی کرێکاران بووین ئەمە بەشی گۆرانی ئەوهاش بەشی شانۆی بوو ئەوانە بە شانۆ بە سەر شانۆ بە تەمسیلەکانی کوردی لە تەلەڤیزیۆنەکانی ئەو سای بەغدا و هەولێر کەرکووک خزمەتێکی زۆری بە بزافی ڕەوشەنبیری و هونەری کوردی کرد خەسارەتێکی گەورە بوو لە بۆ کاک سەلامی کاک سەلام جێگای پەنجەی دیار بوو لە ناو کوردستان و شاری هەولێر بە تایبەتی یەکێک بوو لە کۆڵەگە هەرە پتەوەکانی شانۆی کوردی
ئەوڕۆ ماڵاوای لێ دەکەین گردنی خۆش و ئازابی سەلام کۆی هونەرمەندێک بوو هەموو ژیانی خۆی بۆ هونەر تەرخان کرد جوانی خۆی لەسەر هونەردانا بەداخەوە ئەوڕۆ ماڵاوای لێ دەکەین گردنی خۆش و ئازابی پرسە و سەرخۆشی لە ماڵ و منداڵی دەکەم لە خۆمان دەکەم لە هەموو هونەرمەندا دەکەم. کاکە سەلام خوای لێ خۆشبی هاوڕێ مناڵیمە لە پۆلیەکی سەرەتایەوە بەیەکەوە بووینە لە چەندین دراما بەیەکەوە کارمان کردیە بە جێمانی هێش خەفەتێکی زۆرە ئینشاڵڵە خوای لێ خۆش دەبی و جێگای بەهەشتە. تەنها بە شمشێر نییە تاژدی حەی تۆ دەزانی ئەمە شێتم و ڕەوشتی گورجیشم هەیە لەسەر خۆ بە سوارەوە کەمێک هێدی بە من شمشێرەکەم تۆش سامانەکەت بیبڕنەوە مندام نابوو دوای یەک دوو ڕۆژی تر. ناوی تەواوی سەلام قادر حەمەدە ناسراوە بە سەلام کۆیی لە ساڵی 1955 لە گەڕەشی خانەقا لە هەولێر لەدایک بووە دەرچووی ئامادەی بازرگانی بەشی ژمێر یاریە یەکەم کاری لە هەولێر بووە بە ناوی شانۆگەری چارە ڕەش لە ساڵی 1969 لە ماوەی ئەو 52 ساڵە چەندین کاری دراما و شانۆی کردووە شانۆگەری چارە ڕەش گەشتێک بەناو سێ ڕۆژگار مەسەلەی شارێک ئەو فریشتەی لە بابلدا دەبەزێت تەرازوو هەبوو نەبوو تاپۆ حەقیچیە نرخی ئازادی و حەمەدۆک و پیلان و بەرەو خۆر و تاریکستان و چەندین شانۆگەری دیکە. ئەی سەتەل نانمان دەوێ نانمان دەوێ سەوتەمان دەوێ ئەی سەتەل کاگرەدە برسیتی ئۆی نازێ 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 ئۆی نازێ گەردەنە تازێ ئۆی نازێ و یەکێک بوو لە ئەستێرەکانی درامای کوردی چەندین ڕۆڵی جیاوازی بەسەرکەوتووی بینیوە لەوانە زنجیرە درامای مەمی ئالان زنجیرە درامای شارەکەم زنجیرە درامای سەلیم بەگ و چەندین فیلم و درامای دیکە ئەوەی کە جێگای سەرسامی بوو هونەرمەندێک بوو هەرگیز ماندوو نەدەبوو دوایین کاری زنجیرە درامای دواشەو بوو کە زۆر بەسەرکەوتووی ڕۆڵی تێدا جێڕا. ئەگەر بە چەند چرکەیەکیش لێی غافڵ بیت نابیتە خاوەنی ئەو جر و بەرگەی کە لەبەرتایە دیسانەوە ترس ئەوە ڕاستیە ڕۆڵە دەبێەوە بزانی هەرچیت هەیە لای ئەوە هەرچی هەیە هی ئەوە بۆیە پێویستە بیدۆزینەوە. باشە وای دابنێ کە دۆزیمانەوە ئەو کات هیچی تۆ لای ئەو نامینێت هیچی لە نامینێت. طبيعي مامۆستا سەلام کۆی کارگیز کەعنی هەر کاتە کە ناوی دێتن ڕێک قەڵات دێتە پێش ساو منارەت بێتە پێش ساو شانۆی گەلت دێتە پێش ساو و ئەو خۆشەویستە دێتە پێش ساو کامیشە لەگەڵەما ئیشی ئەکرد و کاری ئەکرد و لەگەڵ ئەوەش هەموو ئەو هاوکاریانەی کە ویست ببیتە جیلێک لە مابینی یعنی پردێک لە مابینی ئەو دوو جیلەی کە خۆیان بووە مەژبوون و ئێوەی بەڕێزیش بوون. طبعی مامۆستا سەلام کۆی هونەرمەندێک بوو بە مانای کەلیمە هەموو خاسێتێکی هونەرمەندی تێدا بوو. بەداخەوە ئەوڕۆ کەسایەتێکی ناوداری شاری هەولێری و هونەرمەندێکی ئازیز و خۆشەویستمان جێی هێشتین زۆر بەداخەوە بەڕاستی کاکە سەلام زۆر ڕۆڵێکی گرنگی هەبوو هەم لە هونەر هەم لە کەسایەتی خۆشی ئێمەش وەکو یانەی بروسشیش لە هەموو یاریەکان ئامادە یاریش دەبوو جگەلەوەی کە هونەرمەندیش بوو وەرزیش دۆستیش بوو زۆر بەداخەوە. ئەمڕۆ یەکێک لە هونەرمەند و کەسایەتی هونەری گرنگمان لە دەستدا ئەویش هونەرمەند سەلام کۆیە کە ساڵانێکە خزمەتی هونەری کوردی دەکات و ڕۆڵێکی کاریگەری هەبووە و یەکێک بۆ لە کەسە دیارەکان و ئەکتەری دیارەکانی کوردستان. ئەوە چێوە ئابرا وەڵا کاکە دەچمە بووچی ئەوەم زانگ دەچێ کەرکووکێ ڕەحمەت لە بابێ کەرکووچ
ئەوە چییە کاکە نازانی چەک مەمنوعە لۆ ئەدی ئەتو نازانی چەک مەمنوعە بەڵام ئەمن واجبم هەیە لۆیە چەکم مەگرتی ئەمن ئاسایشە کاکە ئەمنیش بەرەمە کاکە لەگە هەموو ڕێز و تەقدیرم لە بۆ بەرەی ئەوە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستانە چەک مەمنوعە لە بازاڕی مەمنوعە سەرچاوم ئەوزارە ئیزنم دەن بچم حبەکەم ببینم قەڵبەکەم ببینم نابی کاکە بۆ من هەر ئەوە نەبوو هونەرمەندەکەم لە دەستدا بەڕاستی ئەو لە بۆ من مامە بوو هەمیشە بۆ دوایە کە سەردانیم دەکرد بۆنی بابم بۆ دەکرد پرسە پرسەی منە و پرسەی ئاشیبان و هەموو نەرمەندانی کوردستانە نوێ دەکەم خدای گەورە بە باشتی شار بکە ئینشاءالله ئینا لیلله و ئینا ئیلەیهی ڕاجعون کاکە سەلام کۆی بەڕاستی هونەرمەندێک بوو ژیانی خۆی لەسەر هونەری کوردی ڕەسەن ئەوە کرد یانێ بۆ خۆی نەژیا بۆ جەماوەرەکەی ژیە لە دەستدانی هونەرمەند سەلام کۆی کۆسپەشی گەورە بوو بۆ ئێمە خات بە تایبەتی لە شاری هەولێری خۆشەویست قسەی چ بکەم پاشی چ بکەم پاشی ئەو هونەرمەندە گەورە بکە بکە ڕۆیی باشی چ بکەم ئەمەم برای من نەبوو ئەو برایانە هەموو بەجێیانشت تەنها برای من نەبوو سەلام کۆیی برای هەموو خەڵکی هەولێر و بە شەڕەفی شاری هەولێر بوو قەڵاو مینارە ئەو برادەرەکانی بە خۆڕۆی برادەرەکانی لێرەنە ماڵاوە ئەسپەکە حێلەکەی شانۆ ماڵاوە ئەی نیوەی دراما و نیوەی شانۆی هەولێر ماڵ ئاوا ئەی کوڕە کۆیەکەی هەولێر و ئەی هونەرمەندەکەی کوردستان بەرجی هەوڵ و هەما بوو کەس نەمایێ خەونەکە شیرین شەب بوو ژێوەک عشقال سینێ بەرجی هەوڵ و ئەما بوو کەس نەمایێ خەونەکە شیرین شەب بوو ژێوەک عشقال سینێ